دۆسەیە فرۆتنە چەکێن ئەڵمانی ژە عالیە هێنک پێشمەرگەوە هەیەنەها لێ وەزارەتە پێشمەرگە کار لێ سەرتێکردن و بێ تەمامی یەک ئالی نەبووە وەزارەتە پێشمەرگە دەبێژێ پشتی گۆ لێ سەربا بەدێت دەستکردنە بێ لە کۆلینان هێژمارێک پێشمەرگە و ئافسەر هاتنە گرتن دنهادە کەسن گۆ دەستێوان دێ دۆسێ دەهەیە بەسەر سێ جۆراندا دابەش بوونە بەشێ یەکەم ئەو ئافسەر و پێشمەرگەنە گۆ گومان لێ سەروان هەبوو دنهادە چەکین خۆ بەگەڕاندنە وەزارەتە پێشمەرگە بەشێ دووەم هەنێک جوان پێشمەرگەنە گۆ چەکین خۆ فڕۆتنە لێ جارەکە دن چەکین خۆ کڕینە و ڕادستی وەزارەتە پێشمەرگەکردە نەها ئەو پێشمەرگە هاتینە ئازادکردن و دەبن چاودێریە دەنا بەشێ سێهەم ئەو پێشمەرگەنە گۆ هەیە نەهاژی گرتینە و دۆسەیاوان لێ دادگەهەیە هەموو ئەو پێشمەرگ و پلەدارانە بەندکران و لیژنەی لە کۆڵینەوەیان لەسەر پێکێنرات و هەندێک لەوانە چەکەکانیان گەڕانەوە کەوا نەبوو و هەندێکیان گەڕان بە دوای چەکەکانی خۆیان هەمدیسەوە جارێکی چوونەوە بازار و چەکانیان هێنایەوە ولا يزال ئەو عملەیە مستەمەڕە بە پێکێنانی لیژنەی لە کۆڵینەوە لەسەر ئەو هەموو چەکانی کە ون بووە دەست پێکە ئیساڵ هەندێک ژێ میدیایەن ئالمانیا بەڵاوکردن بەشێک ژە هێزن پێشمەرگە بێ سەردەما کریزا دارایی و دەرێنکەتنا موچە چەکن گۆ ئەڵمانیا داینە هەرێمێ لێ بازاران تێن فرۆتن لە سەروێ دۆسێ بەریا سێمەهان وەزارەتە پێشمەرگە ڕاگەاند دە ئافسەر و پێشمەرگە هاتنە گرتن من دڵنیاتانەکەم بۆ کە وەزارەتی پێشمەرگە زۆر بەجددی هەنگاوی ناوە ئەو کەسان زۆربەی ئەو کەسانی کە بەشدار بوون لە کڕین و فرۆشتن بۆ چەکانەوە دەگیر کراون ناتوانم پێ بڵێم بەڵام تاکید بکە یعنی لە پلەی جیاوازی شاتیانەیەوانە پشتی دەرکەتنە شەڕێ داعشەی گەلک ژ وڵاتین هاوپەیمانیان ناودەولەتی ئالیکاریان لەشکری پێشکێشی هەرێما کوردستانی کرن بگوتنا بەرپرسین وەزارەتە پێشمەرگەژی ژناوان وڵاتان ئەڵمانیا بێترین چەک پێشکێشی هەرێم کردیا دێ چەند ڕۆژن بووری دەژی پەیمانگەها ئاشتیەن ئەڵمانیا داخوازژە وڵاتی خۆکردن شاندنا چەکان ji بۆ پێشمەرگە بسەکنێنن و دەبێژن ترساوان هەیە ئەو چەک بگهێن دەستێ ئالیە سێهەم و داهاوڕێکیە ناوخۆی عێراقێدا بێن بەکار ئانین.